ماوەی 2 هەفتەیە ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بودجەی گشتی ساڵی 2019 ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران کردووە. وردەش هەندێک وردەکاری و ڕاستی لەبارەی ناوەڕۆکی بودجەکەەوە ئاشکرا دەکرێت. ئێستا مشتومڕی زۆر لە ناو فراکسیۆنەکانی سوننە و شیعەدا هەیە و کار بۆ زیادکردنی پشکی پارێزگاکانیان دەکەن. بەڵام تا ئێستا حکوومەت هەرێم و فراکسیۆنە کوردستانەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەک پێویست هەماهەنگیان نەکردووە بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر پشکی هەرێم لە بودجەی عێراقدا. ئەم ڕەوشە لە کاتێکدایە کە هاوشێوەی ساڵانی ڕابردوو لە پرۆژە یاسای بودجەدا چەندین کەم و کورتی و ناحەقی بەرامبەر بە هەرێمی کوردستانی تێدایە. لە پرۆژە یاسای بودجەدا جگەلەوەی پشکی هەرێم بە ڕێژەی 12.67 دیاری کراوە. هاوکات بودجەی هێزی پێشمەرگەر لە چاو هێزێکی تازەی وەک حەشدی شعبی زۆر کەمە و پارێزگای هەڵەبجەش وەک پارێزگایەکی نوێ ناوی نەهاتووە و بەشی بۆ دیاری نەکراوە. ئەحمەدی حاجی ڕەشی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاندووە بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ژمارەی دانیشتوانی عێراق 38 ملیۆن و 124 هزار کەسە، لەو ژمارەیە 5 ملیۆن و 309 هزار هاوڵاتی کوردن. بەو ڕێژەیەش کورد لە 13.9 دانیشتوانی عێراق و پێویستە بەو ڕێژەیە بودجەی بۆ دابین بکرێت. بەوتەی ئەو پەرلەمانتارە حکوومەتی عێراق لە گۆترە ڕێژەی لە 12.67 داناوە کە ئەگەر بەپێی ڕێژەی بودجەی دابش بکرێت ئەوە ڕێژەی ڕاستەقینە بۆ هەرێمی کوردستان و تەنها لەو ڕێژە گۆڕینەدا پشکی هەرێمی کوردستان بڕی 900 ملیار و 130 ملیۆن و 226 هزار دیناری تری زیاد دەکات. بەو جۆرەش پشکی هەرێم لە 10 تریلیۆن تێدەپەڕێت. هەروەها حکوومەتی عێراق لە پرۆژە یاسای بودجە جیاوازیەکی زۆری لە نێوان هێزی پێشمەرگە و حەشدی شعبی کردووە لە ناو خشتەی خەرجی سیادی بەناونیشانی حسابکردنی بەشی پارێزگاکانی باکوور بڕی 2 تریلیۆن و 26 ملیار و 745 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ دەستەی حەشدی شعبی کە دەکاتە نزیکەی 170 ملیار دینار مانگانە. بۆ پێشمەرگەش ڕێژەی لە 112.67 لە بودجەی موچەی هێزی وشکانی وەزارەتی بەرگری عێراق دەکاتە 37 ملیار دینار مانگانە تەرخان کراوە کە 1/5 بودجەی حەشدا بەبێ هیچ تەرخان کراوێک بۆ تەهجیز و ڕاهێنان و چەکدارکردنی پێشمەرگە. لەو بارەیەوە ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیاندووە تەرخانکردنی 38 ملیار دینار مانگانە بۆ هێزەکانی پێشمەرگە لەسەر خەرجیە فعلیەکانی وەزارەتی بەرگریە نەک تەرخانکراوی ناو خشتەی خەرجی سیادیە، واتە ئەو 38 ملیار دینارەش گرنتی کراو نییە. بەپێی ئەمەش پێویستە هەرێمی کوردستان لە 12.67 موچەی هەر چەکدارێکی حەشدی شعبی و تەنانەت سەربازی وەزارەتی بەرگریش بدات لەگەڵ تەجهیز و ڕاهێنان و چەکدارکردنیان، چونکە بەشە بودجەی هەرێم دوای داشکاندنی خەرجیەکانی سیادی و حاکیمە دەبێت. ڕوونیشی کردوتەوە لە ساڵانی 2005 تاوەکو 2014 هەرێمی کوردستان لە بەشی 170 بودجە ناتەواوەکەی خۆی موچەی وەزارەتی پێشمەرگەی دابین کردووە لە کاتێکدا هەرێم لەو ساڵانەدا لە 170 بودجەی وەزارەتی بەرگری عێراقی لە ئەستۆ گرتووە.